لە کراسە ڕەنگ سپێنەریدیەکەی کە بە هێڵی شین دەوری دراوە مەدەر تێریسا دەستی بەکاری پەیامبەری کڵێسا بۆ کارەکانی خێرخوازی کرد بە مەبەستی یارمەتیدانی هەژارەکان لەسەر شەقامەکانی کەلکەتا بەڵام زۆر بە خێرایی پەیامە ئاینەکەی لە سەرانسەری جیهان بڵاو بۆوە. سیستەرنیشی یەکێکە لە 4 ڕاهیبەیتری ئەم خانووە بەڕێوە دەبن لەسەر شەقامی ویلەر ستریت لە واشنگتن. هەموو ڕۆژێک جگە لە پێنجشەمان خواردن ساز دەکەین. ڕاهیبەکان خواردن ساز دەکەن و ژمارەیەک خۆبەخش دێن بۆ خزمەتکردن. هێندێک ڕۆژان بۆ خۆیان دەیانەوێت خواردن ساز بکەن و دەیهێنێرە. کاژمێرێک بە دوایدا دەستیان بە نوێژ و نزا کرد تەنها بەر لەوەی خواردنەکە بخەنە بەردەست ئەوەی خۆبەخشەکان سازیان کردهبوو. لە ماوەی 5 ساڵی ڕابردووشدا هۆستن ڕۆبرسن ئەندامی دەستگای پیتەر کلایڤەر کاری خۆبەخشانە لە مانگی جارێکەوە بەرەو هەفتەی جارێک زیاد کردووە. زۆربەی جار خواردن ساز دەکەم لە ئامادەکردنی یارمەتی دەدەم هەنووکە ئێوە لە کاتم بۆ خاوێنکردنەوە دەگرێن. ڕۆبرسن دەڵێت تو هەچ پیاوی یا ژنێک هەڵدەسەنگێنی لەسەر بنەمای ئەوەی چۆنی تی مامەڵە لەگەڵ کەسانێکی دی دەکات کە کەس داکۆکیان لێ ناکات. مەدەر تریسا ئەو دەنگە بوو بۆ ئەوانەی دەرفەتیان نەبوو هێشتا کارەکانی لە ڕێی خۆی بەخشانی وەکو هاستنەوە و کەسانی تر بەدی دەکرێت. مادەر تریسا لە ناو هزری هەمومان دەژیت. ئەو نمونەی مەسیحێکی کاتولیکی نیشانداین. کەسانی هەر هەژاری لە ئامێزگرتن و بە شکۆمەندیەوە مامەڵی لەگەڵ کردن. ئێمەش لێرە ئەو کارە دەکەین بە شکۆمەندی مامەڵە لەگەڵ هەموو کەس دەکەین بە چاوی سووکەوە تەماشای کەس ناکەین. لە ساڵی 2003دا مەدەر تریسا لەلایەن پاپەسان جۆن پۆلی دووەمەوە وە کەسایەتێکی پیرۆز ڕێزیلێنرا هەرچەندێک وەک کەسایەتێکی جیهانی ناودار لە کاری خێرخوازیدا کە لەلایەن ڕێبەرانی جیهانەوە پێشوازی لێکرابوو بە ملیۆنەها کەس خۆشیان دەویست هێشتا ژمارەیەک رەخنەی لێگیرا بوو کە گوایە بە شێوەیەکی نابەجێ کۆمەکەکانی بەڕێوە دەبرد و بە دوای ناوداری دەگەڕا. ڕەخنەکان لە ئارادان بە شێوەی ڕاستەقینە لە بەرچاو گیراون بەڵام لەلایەن کڵێسەوە بە هێند وەرنەگیراوە چونکە کارەکانی بە شێوەیەکی کاری خێرخوازی و چاکە بووە نمونەیەکی سنگین بووە بۆ خەڵکانی تر لەسەر ڕێوشێنی بڕۆن. بەڵێ نمونەیەکی باش بوو بۆ کەسانی وەک سیستەر لیۆنارد کە لە ساڵی 1970دا چای بە مەدەر تریسا کەوتبوو لەو دەمەی ئەم سنتەرەی کردبەوە. میراتەکەی بۆ ئێمە ئەوەیە ببینە ڕاهبەکی دڵنەرم و بەبەزەیی و شەوقی خۆشەویستی خوداوەند بۆ جیهان. تەمەنی مەدەر تریسا دەبووە 106 ساڵ گەل لە ژیاندا بمایە. ساڵیادی لە دایکبوونی لەم سنتەرەیەت کرایەوە کە برسیەکان تێر دەکات و یارمەتی ژنانی دووگیان دەدات کە شوێنی تریانی ڕووی تێبکەن و لانەیەکە بۆ پرۆگرامێکی قوتابیە لاوەکان کە یارمەتیان دەدەن لە جێبەجێکردنی وانەکانیان.